13 ساڵ پێش ئێستا 104 یەکەی نیشتەجێبوون لەلایەن حکوومەتی هەرێمەوە بە ناوی کرێنشینان لە سۆران دروست کران. بەڵام سەرەڕای دابەشنەکردنیان لە ماوەی ڕابردوودا ئێستا بۆ بانگەشەی هەڵبژاردن یەکە نیشتەجێبوونەکان بە ناوی دەستگایەکی خێرخوازی پارتیەوە دەدرێنە کە سوکاری شەهیدانی شەڕی داعش. کریژنان چاوەڕی ئەوەی بوون ئەو پرۆژەیە تەواو. سەید ئەرشەد حەسەن سەرۆکی لقی سۆرانی کۆمەڵی کرێنشینان دەڵێت ئەم شوقانە مافی کرێنشینان بوون و دەبوایە حکوومەت شوێنی دیکە بۆ شەهیدانی شەڕی داعش تەرخان بکات، نەوەک بیکاتە دەستکەوت و بۆ بانگەشەی هەڵبژاردننی حیزبی بەکاری بهێنێت. بەڵێ بەداخەوە دیارە لە چەند ڕۆژی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی دەستگای بارزانیەوە ئەو 104 یەکەی نیشتەجێبوون کە لە سۆران چەندین ساڵە دروست کراوە بەڵام تا ئێستا تەواو نەکراون. ئێستا پارتی دموکراتی کوردستان ئەوێت لە ڕێی هەڵبژاردنەوە بۆ بانگەشی هەڵبژاردن بەکاری هێناون بۆ شەهیدانی خۆی تایبەت. ئێمە ناڵێن با بۆ شەهیدان هیچ نەکرێت وەکو کۆمەڵی کرێنشینان لە قیسۆران. شەهیدان تانجی سەرمانن، سی بکرێت لۆ شەهیدان هەر کەمە هەندی هەرچی بکرێت، زەویان پێ بدرێت، خانوویان پێ بدرێت، یەکەی نیشتەجێبووان پێ بدرێت. بەڵام ئێمە ئەمانەوێت ئەو یەکە نیشتەجێبووانە کە چەندین ساڵە دروست کراون تەواو نەکراون بە ناوی کرێنشینان دروستکران سۆران و دەوروبەری. ئێمە وەکو کۆمەڵی کرێنشینان ئیدانەی ئەو پرۆژەیەکەین کە ئێستا ئەو یەکانە بەسەر لە ڕێ دەستگای بارزانیەوە دابش کراوە بەسەر شەهیدانی سۆران و دەوروبەری. ئێمە ئەکرێت بەبێ جیاوازی وەکو کۆمەڵی کرێنشینان لقی سۆران ئەوی 104 یەکەی نیشتەجێبوون کە دروست کراوە تەواو نەکراون تا ئێستا بەسەر خەڵکی کرێنشین و کەم دەرامەت بەبێ جیاوازی بەبێ لایەنی سیاسی دابش بکرێت. کرێنشینان لە ئیدارەی سۆران لە بارودۆخێکی خراپدان و دەستکەوتنی خانووی کرێژ تا ڕادەیەک قوڕس بووە. جگەلەوەی ڕێکارەکانی دروستکردنی خانوبەرە لەلایەن حکوومەتەوە بە جۆرێک سەخت کراوە کە لە دەسەڵاتی زۆر کەس دانیە. بەڕاستی دۆخی کرێنشینان لە سۆران ئیدارەی سەربەخۆی سۆران زۆر خراپە. وای لێ هاتووە خانووی کرێ بەدەست ناکەوێت بە هیچ شێوەیەک، زۆر بە زەحمەت نەبێ ئەوەی دەستیشکەوێ بە کرێشی زۆرتر دەست دەکەوێت بەهۆی کەمی خانووی کرێەوە. بەردەوام کۆمەڵگەش بەهۆی دروستبوونی زەواجی نوێ و خێزانی نوێ پێویستیان بەیەکەی نیشتەجێبوونە. بەڕاستی حکوومەت زۆر کەم تەرخەمە لەو ڕووەوە. ئەگەر خەڵکی دیکە گرفتێکی هەبی کە گرفتی کار و کاسبی و موچە و ئەوانەیە بێگومان کرێنشینان ینی هەمیشە خەمێکی دیکەشیان لە خەڵکی زیاتر کە خەمی پەیداکردنی کرێی خانووکیانە. بەداخەوە تا ئێستا حکوومەتش خەمێکی جددی لەو بابەتە نەخواردووە و ئاور لەو بابەتە نەداوەتەوە وەکو پێویست لە کرێنشینان. بارودۆخی خراپی ژیان و نەبوونی هەلیکار و کەمی داهات وای کردووە هاوڵاتیانێکی زۆر لە خانوویکرێ دابن و چاویان لەوە بێت ئەو خان و شوقانەی بە ناوی ئەوانەوە بنیاتراوە پێیان بدرێت کە بەپەی ئامارە نافەرمیەکان لە سۆران نزیکەی 4000 کرێنشین هەیە. هەموو ئەمانەش دەگەڕێتەوە بۆ خراپی دارەدانی وڵات و بێباچی حکومڕانان و بوونی چینایەتیەکی زۆر. لە بەرامبەریشدا بەرپرسان بوونە تا خاوەن ڤێلا و باڵەخانەی بەرز و شاری خەونەکان. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.